طبعا بايومتری داوای عێراقە بۆ ئەوەی داتاکانی فەرمانبەران و خانەنشینان تەواو دروست بێ و یەکلایی ببێتەوە کە لەم کێشەی کەم و زیادی و لیستانە دەربچین. عێراق داوای بايومتریەکە و بايومتری بەشێک لەوانەی کە ئێستا ئەکرێ بەداخەوە ئەوانن کە دەخرێنن شوێنی ناوە وەهمیەکان، دەخرێنە شوێنی ناوە دووبارەکان و دەخرێنە شوێنی تاعینە تازەکان کەمانە هیچی یاسایی نییە و گرفتی لیستەکانی موچەن سەبارەت بەوەی کە بۆچی تا ئێستا موچەی مانگی حوزەیران بەم دۆخە گەیشتووە. منم بەیانی لەگەڵ بەیانی باش لەگەڵ وەزارەتی مالیەی ئیتیحادیە پرسیارم کرد. خەڵکی ئێمە تەواو نیگەرانە، تەواو بێتاقەتە، بەداخە وەزارەتی دارایی هەرێم و حکوومەتی هەرێم هیچ ڕوونکردنەوەیەکیان پێ نادەن، زەحمەت نەبێ ئێوە پێمان بڵێن ئەمە چیە گوزەرێ. باسییان لەوە کرد بەداخەوە حکوومەتی هەرێم هەموو مانگێک جۆرێک لیست و جۆرێک قائیمە دەنێرێت کە بەردەوام فەرقی تایە، زیادکردنی تایە و ئەمانەش هۆکارن بۆ ئەوەی کە وردبینیەکان قورس بکەن و بەغداژ نیگەران بکە لەم مامەڵەیە کە هەموو مانگێک لە لیستەکانە هەیە و تێبینیەکان کە هەیە لەسەر لیستەکان بە تایبەت ئەمنی هێشتا چاک نەکراوە. بابەتی خانە نشینان و هاوتاکردنیشی هێشتا و بابەتە یەکلایی نەبووتەوە و ئەو لیژنەی بۆی دروست کراوە کارەکانی تەواو نەکردووە. بەڵام وتیان ئێمە هەموو مانگێک کە موچەمان بۆ هەرێمی کوردستان لەم ساڵا ناردووە لەسەر مەسئولیەتی قانونی خۆمان نردومانە کە هەر کە شکاتمان لێ بکات لە پەرلەمانتاران ئێمە ڕاپێچی دادگاکرین لەسەر ئەوەی تەمویلی کۆمەڵێک لیستمان کردووە کە گرفتی و کەم و کوڕی زۆرتیای حکوومەتی هەرێم تا ئێستا چاکی نەکرد. من هیچ وادەیەک نازانم بەڕاستی و تا ئێستاش 1 دینار بۆ تەمویلی موچە نەهاتووە، بەڵام ئەڵێن ئامادەکاریەکانمان دەست پێ کردو بۆ ئەوەی تەمویلی موچە خێرا بکەین و لەوە زیاتر بەڵێەوە ئێستا مانگی هەشت دەبووە 10 ڕۆژ بێ لیستی مانگی هەشت پێشکەش بکرایە، بەداخەوە هێشتا مانگی حەوت ئەوە نەتیجەکەیەتی حکوومەتی چارەسەری ئەوەیە شاندێکی باڵای حکوومەتی هەرێم بچێ بۆ بەغدا و ڕاستگۆیانە هەنگاو بنێ بۆ تەوتین بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی تا ئەوە نەکا کێشەی موچە حەل نابێت.